بوونەسەر ئەس جی سیروان قوچومە بەخێر هاتنەوە دەکەم بۆ vê بەرنامەیان و یا کورد کۆنێکشن. ئەم ji krîza koçberan li Belarusê dest pê dikin ajansa dewletê ya Belarusê ya çend îroînê ragihand ku bi sedan koçber şeva xwe nav depoyekê li herêma Grodno ya Belarusê boran piştî ku wan ji ew yan ji kampên penaberan yên ser sînorê di navbera Belarus û Polonyayê derketin. Desalatdarên Belarusê dô pênşemê kampên serekî yên koçberên ser sînorê lêgel Polonyayê vala kir di gavekê de ku dibe asta vê krîza ku di çend hefteyên dawî de zêdek bûye kêm bike. Lê tevî wisa jî Komîsyona Ewropî û Almanyayê pêşniyareke Belarusê red kir ku tê de Minsk daxwazê dike ku Yekîtiya Ewropa 2000 koçberên nuha li Belarusê dibe bibin welatên Yekîtiya Ewropayê. Amerîka jî hikûmeta Belarusê bi vê yekê tewanbar dike ku ew doseya koçberan bikardîne da ku alozyan durust bike. Serokê Lîtwanyayê Gîtanas Nausêda da got ku helwesta tund ya Yekîtiya Ewropayê hember krîzê êdî encama xwe da. هەروەک ئاژانسەکان باز دەکەن هەزاران پەنابەر کە بەشێکی هەرە زۆریان کوردن لە بارودۆخێکی ناڵەباردا لەسەر سنوورەکانی بیلاڕوس و پۆلۆنیا چاوەڕێی پەڕینەوە بناویەکەتی ئەوروپا دەکەن بۆ تاوتێکردنی ئەم بابەتە ڕەگەز کەماڵ ڕۆژەمەنووس و چالاکی مافەکانی مرۆڤ ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لە پۆلۆنیاوە لەگەڵماندایە. کاکە ڕەگەز خۆشهاتن بۆ بەرنامەی کورد کۆنێکشن دەکری لە سەرەتا بە کورتی وێنەیەک بە بینەرانمان بدەن ئەو کۆچبەرانە ئێستاکە لە چ بارودۆخێکدان؟ من ئێستا زۆر نزیکم لە سنوورەکانی نێوان پۆڵەندا و بیلاڕوسیا چەند دەقیقەیەک بەسیارە دەتوانین بگەین لەوە زیاتر ناتوانین بڕۆینە پێشتر بەهۆی ئەوەی کە حکوومەتی پۆڵەندا ڕێگە نادا هیچ ڕۆژنامەیان چالاکوانە تەنانەت ئەوانەی ئینتەرناشناڵن نێودەوڵەتی یاخود کەسانی خۆشان داخلی ئەو زۆنە بێ زۆنێکاندانە کە بۆ 3 کیلومتر تا 5 کیلومتر ناتوانین نزیکتر ببیەوە. زۆرێک لەو کۆچبەرانەی کە لە سەر سنوور بوون لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو کە زیاتر لە 3000 کۆچبەریان کورد بوون ئەوانە ڕاستی زۆربیان لەوانەی کە مابوونەوە لەسەر سنوورەکان ئەویان جێهێشتەوە گەڕانەوە ناو کەمپەکانی بیلاڕوسیا بە بەشێکیان لەوانە هێشتا هەوڵ دەدەن بە شێوەیەکی نایاسایی بتوانن سنوورەکانی پۆڵەندا ببڕن. بەشێک لەوانە باری تەندروستیان تێک دەچێت ژنان منداڵان ژنانی دووگیان هەیە گەنج هەیە کە جلوبەرگیان لە بەردان نامێنێ پێڵاویان لە پێدانەماوە بەهۆی ئەوەی کە بۆ ڕێگا سەختدا ڕۆیشتن ناو جەنگەڵەکان چەندی ڕۆژە لە ڕێگان ژمارەی لەوانە کاتێک سنووری پۆڵەندا دەبڕون دەگەنە ناو دارستانەکان سەربازانی پۆڵەندا دەستگیریان دەکەن بەشێک لەوانە دەگەڕێنرێنەوە کە بە پیاسای پوشباکی خۆیان دەگەڕێنێرەوە بۆ بیلاڕۆس بەڵام بەشێک لەوانەیە کە باری تەندروستیان ناچێت بۆ نەخۆشخانەکان. کاکە ڕەگەز ئەو پەنابەرانە چی دەڵێن و ئومیدیان چەند بەرزە سنوورەکان بەڕوویاندا بکرێتەوە؟ ڕاستی تا ئێستا کاگان بڵین هیچ هیوایەک نییە کە بتوانین بڵین حکوومەتی پۆڵەندا تا ئێستا سوورە لەسەر ئەوەی کە دەواازەکانی بەڕووی پەنابەراندا ناکاتەوە تەنهات لێک تێگەیشتنێک ئێستا دروست بووە لە نێوان بیلاڕوسیا و پۆڵەندا دوای ئەو پەیوەندی تەلەفۆنی نێوان سەرۆکی هەردوو وڵات بەڵام تا ئێستا ڕوونیە لەو پەیوەندی تەلەفۆنیدا چی گوتراوە تا ئێستا بۆ میدیاکان بۆ کەس ئاشکرا نەکراوە بەڵام هەز دەکەین لێ تێگەیشتنی دروست بوو بێ هەر بوویە بە خێرایی ئەو کەمپانە بنیاران لە بیلاڕوس بەڵام ڕەوشی پەنابەران هێشتا لە ناو کەمپەکانیش ئاسوودەنین وەکۆی ڤیدیۆ ڕستم بۆم دێت وێنە ناردووە و قسەم لەگەڵ کۆچبەرەکان کە لە ناو هۆڵێکدا بە سەدان و نزیک 1000 کۆچبەری کورد هەیە پێمان نییە کە بە تەواوەتی تێیدا بنوین ئیسراحەت بکەین و ئینتەرنێتیان نییە و زۆر شت کە بەدەستیان ناگە لە ناو کەمپەکان واتە هێشتا ئەوانەی کە لەکەم پیشن هێشتا لەوەی کە بە شێوەیەکی مرۆڤانە مامەڵیان لەگەڵان ناکرێت سەربازانی بیلاڕوسیا. گەڕانەوەی ئەو چەند سەد کەسە بۆ هەرێمی کوردستان چ جۆرە کاریگەری هەیە لەسەر و کەسانێکە لەسەر سنوورەکاندان؟ بەڵێ بێگومان ئێستا یەشێتی ئەوروپاش و هەم حکوومەتی پۆڵەندا و بیلاڕوسیا شکارە سەر ئەوەی دەکەن کە ئەو خەڵکە ناومێدکەن کاتێک کە خەڵک ناومێد بوو دەتوانن لە ڕێگەی IOMەوە فۆرمەکە پڕکردنەوە بە ئارەزومەندانە بۆ خۆیان داوا بکەن کە بگەڕێنەوە وڵاتەکانی خۆیان تاوان زۆرێک لەو کۆچبەرانە ماندوو بوونە هیلاک بوونە نەخۆش کەوتون
کاتێک دەزانن هیچ هیوایەک نییە کە بپەڕنەوە بۆ وڵاتانی بگەن بەوە خاکی یەکێتی ئەوروپا ئیدیر ناچار دەبن کە فۆرم پڕکەنەوە بگەڕێنەوە بەڵام ئەوانە کە زۆرێکان کە ڕاستی ناتوان بگەڕێنەوە لەبەرەوەی هەندێکان فەرمای دەستگیرکردنیان هەیە چالاکوان ڕۆژنامەوان کەسانی ڕەخنەگرن ناتوان بگەڕێنەوە هەرێمی کوردستان لەبەرەوەی لەلایەن پارتی دیموکراتیکا یان شێتی نیشتمانی کوردستان فەرمای دەستگیرکردنیان هەیە بە دڵنیاییەوە کاتێک بگەڕێن دەستگیر دەکرێن بۆیە هێشتا سوورن لەسەر ئەوەی لە بیلاڕووسیا بێنەوە یاخود بەشێکان ئێستا لە دوێنێ شەو و هەروەها ئەمڕۆ و دوو ڕۆژ لەمەوبەر ژمارەیە کۆچبەر بۆ نەهێنرا ئێرە و شارێکەم لێن هاینۆفکان نەخۆشخانەیەکی لێ بوو دەیان ژن و منداڵی کوردی باشووری کوردستان لە نەخۆشخانەکانن بەشێک لەوانە بێهۆشن بەشێک لە ئیمەرجەنسین لەژێر چاودێری چڕدان هۆکاری جۆرا و جۆر دەگەڕنەوە لەبارەی هەڵاتنی ئەو هاوڵاتیانە بەڵام چ نوێنەری حکوومەتی هەرێم لە پۆڵەنە و خۆ دەسەڵاتدارانی هەرێم دەڵێن ئەو شتانە بۆ ڕزاندنی ناوبانگی هەرێمە ڕاستیەکەی لای کیە پەنابەرەکان کۆچبەرەکانیان یا دەسەڵاتدارانی هەرێم ئەوەیە هەر هۆکارەکان ئەوانەی کە بەتایبەتی لە دوای دروستبوونی و کاربوونی حکوومەتی هەرێم بەڕاستی حکوومەتێکی پۆلیسی بوو و دژی ڕۆژناوان چالاکوان و ڕاشبگیرێکی گەورەی کرد لە ڤەری بادینان و خەڵکی ناومێد کرد و دژی هەموو ئازادێکی ڕادەربڕینە ڕۆژانە چەندین کەس دەستگیر دەکرێت شوێن بزر دەکرێت و ئێمە لە ڕێگە ڕێخای خۆمان ڕێخای حەفتەی شوبات بەردەوام ڕاپۆرتمان هەیە بەنامەمان هەیە بڵاو دەکەینەوە کە چەند کەس لە تەنانەت کادیر و لانگری خۆیان شوێن بزر دەکرێت لەسەر لایکێک لەسەر کۆمنتێک لەسەر کۆمەڵایەتیەکان و هەروەها ئەوەی کە وعدیاندا بوو بە خەڵک کە چاکسازی بکەن بەڵام چاکسازەکان تەنها ئەوە بوو کە بڕینی موچەی خەڵک بوو کە پاشەکەوتەکانیان نەتوانی بداتەوە بە خەڵک هێشتا پاشەکەوتی خەڵک دەکەن لە موچەکانیان ناتوان موچەکان لە کاتی خۆیدا بدرێ هۆکاری دیکە بردومان و ئەوەی کە من بۆ خۆم لە ڕێگەی گروپی گرانیسا چاوپێکەوتین دەکەین لەگەڵ ئەو کۆچبەرە کوردانی کە دەگەنە ناو نەخۆشخانەکانیان کەمپەکان ئەوە هۆکارەکانیان یەکێکی دیکە مەسەلەن ئەوانەی کە لە گوندەکانی سەر سنووری تورکیان لە سنووری زاخۆ هۆکارەکەی ئەوەیە کە تۆبارانی دەوڵەتی تورکیا داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیاویش هۆکارێکی دیکەیە کە خەڵکانی گوندەکان هێشتووە بێگومان ئەو کۆچبەرانە وەکوم بخۆم لەوێ کاری هەمۆر جێڕان دەکەم هەروەک چالاکوانێک لەگە گروپی گرانیسا کار دەکەم ئەو کۆچبەرە کوردانە ئەوە هۆکارەکان هەنە هۆکارلانی حیزبی باشووری کوردستانە کە ناتوانێت حکومڕانیەکی تەندروست بکەن بۆیە خەڵک کاتەکەمان تاوا بوو. ڕەگەز کەماڵ ڕۆژەمەنووس و چەلاکی مەفەکانی مرۆڤ زۆر سپاس کە لە پۆڵۆنیاوە لەگەڵماندا بوو. بەێ گەلی بینەران ژوان 3,000 کۆچبەرێن کوردێن کوردستان هەرێما کوردستانێ بێتری یان 403 ڤەگەریان هەرێما کوردستانێ لە فرۆکخانەیە نێودەوڵەتی یا هەولێرێ چەند جوان کۆچبەران بەحسا ئەزمون و سەرپێهاتیان خوا لە بێلاروسێ لەگەل دەنگە ئەمریکا پارڤەگرن. هەر لە ڕوخسار و قسەکانیانەوە دیار بوو کە زۆر نیگەرانن لە ڕەوشەکە. کۆچبەرە کوردەکانن ئەوانەی لە بیلاڕوسیەوە گەڕاونەتەوە بۆ وڵاتەکەی خۆیان ئەو وڵاتەی کەماڵاوەیان لێکرد بوو. لە پلانی و حکوومەتی ڕۆشتنی ئیش کارێک نیە هیچ کارێک نییە یعنی نازانی چ بکەی 7 مانگە ژنم هێناوە 5 ساڵە زان کۆم تاوا کردە تەعین نەبوومە ئیشم نییە کەوانە بێژی هیچ مافەچیان نیە هیچ حەقەچیان ناداتی ئەو حکوومەتە لەوانە بێژی ناوم نەهاتەوە خەرێک هەبوو چ بوو واستەی هەبوو 2 برام شەیدە خەرێکە بوو واستەی هەبوو ناوی هاتووە من ناوم نەهاتووە بۆی ئەرێ وەڵڵی نەعەدالەتیم هەندە لە وڵاتی دیتە یعنی بێپلانیمان دیتە ناعیلاجی سەرمان هەر دەگرین دەڕۆین. ئەم ژنە کۆچبەرە چیرۆک و بەسەر هاتی زۆری لا هەبوو کە لە سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەندا و لیتوانیا تووشی کۆچبەرە کوردەکان هاتووە. 14 ڕۆژەمە حدیدیان بەس تعبب ماکات چونکو زۆری چلمات کرد هەر شەف نیڤۆ شەفت هاتن ناب ڕۆژت هاتن شەف سەعات 2 شەف دا ئین مەکن سێوەڕۆ مازندا دەسیمی بما بڕن دا بژنەما دەرباز من حدیدی پۆڵاندا ئەمە دەرباز بێم گەلێک بین تقریبا 200 نەفەر بین وەکیمە سیمێ پۆڵاندا دا پۆڵاندی مەد حەسان ئەمت گرتین جەماعەتەك هەندێک چوون دەربازت بین یعنی ئەو شانسێ خوبی دەرباز بچین هەندێکت مۆن گەل کتو گرتە بۆ دۆتەک سەیارێدا دا بتعدە عدرەك دی نەبەر چۆوێ جەشی بیلاڕوسی الناس زفرانين شكو قانونيون دو ممنوعة بزفرية بشتيمي هكا جيش حوزر بد ليتا بتعادر كيف الجيش بيلاروسي لينا بد ئەم گەنجە تازە گەیشت بووە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر
سەرباری ئەوەی کە ناخۆشیێکی زۆری بینیوە لە نێو دارستان و سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەندا و لیتوانیا، بەڵام وتی ڕێگا هەبێت جارێکی تر دەچمەوە. کۆچبەران لە منداڵ و گەنج و بەتەمەنەکان پێک هاتبوون کە بە فڕۆکەیەک گەیشتنە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. بۆ سەفەرگەین بۆ ئەڵمانیا، بۆ لە پۆڵەندا خۆمان بگەین ئەڵمانیا. زیاد لە 5-6 جالیماندا گیان قیمەتی نەو دەم ئاخیرا پۆلیسی بیلاڕوسیا خۆیان گرتیان و نردیان بۆ مەتار و دیبۆردیان کردینەوە. ئەم 14 ڕۆژە لێرەبین خودێ قوتان بی گەلە ناخۆش بی سارمۆە خالک بەرچۆڤێتات مرز سارمۆ گەلە شتێت دینە. لە لایەکی تریشەوە دکتۆر جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان گوتی ئەو کۆچبەرانە بوونەتە قوربانی دەستی قاچەقچێتی و لێژنەیەکی باڵا هەیە تا ئێستا 10 کەسی دەستگیر کردووە کە کاری قاچەقچێتی دەکەن و لە هەمان کاتیشدا ئەم بابەتەش بە سیاسی کراوە و بەداخەوە هەندێک کەس و لایەن کۆچکردنیان بۆ مەسەلەی سیاسی و ئەمنی و ئابووری گەڕاندەوە کە ئەمە هیچ ئەسڵ و ئەساسی نییە. سەبارەت بە ژمارەی ئەم کۆچبەرانەی هەرێمی کوردستان و عێراق فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە ئەو فڕۆکەیە کە لە بیلاڕوسیاوە دەگاتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر نزیکەی 430 کۆچبەری عێراقی کوردستانی هەڵگرتووە و بەشێک لەو پەناخوازانەی کە دەگەڕێنەوە پاسپۆرتەکانیان لەدەستداوە و بەشێکی تریش ڤیزەکانیان بەسەر چووە. بۆیە پاسپۆرتی پەڕینەوە بۆ پەناخوازان دروست دەکەن و هەروەها لێخۆشبوونیش بۆ ئەو سزایانە دەردەکەن کە ڤیزەکانیان لە بیلاڕۆس بەسەر چووە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر. نوێترین هەواڵ و زانیاری، خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. هێزەکانی هاوپەیمان بەردەوامن لە پەرچەکردن و ئەنجامدانی مشقۆ ڕاهێنان بە پێشمەرگە و هەفتەی ڕابردووش بڕێکی زۆر ئۆتۆمبیلی هانڤی چەک و کەرەستەی سەربازیان ڕادەستی هێزەکانی پێشمەرگە کرد. ئەمەریکا هەروەها لە یەکێتی و پارتی داوا دەکات کە هێزەکانیان یەک بخەن و تا ئێستا نزیکەی 20 تیپ یەک خراون کە موچەی مانگانەیان 20 میلیۆن دۆلاری ئەمریکیە. هاوکاری هێزەکانی هاوپەیمانان بۆ پێشمەرگە بەردەوامە. هەفتەی ڕابردوو هێزەکانی هاوپەیمانان بڕێکی زۆر ئۆتۆمبیل و چەک و تەقەمەنی و کەرەستەی سەربازیان ڕادەستی وەزارەتی پێشمەرگە کرد. کاتێک کە ڕوبەڕووی داعش بووینەوە هاوپەیمانان دەورێکی زۆر سەرەکییان بینی و دەورەکانیان بە قەسفی جەوی و بە دامی لۆجستیک و دامی ئەسلیحەی متەتەوەر وە پێشمەرگە بۆ یەکەم جار بوو کە ئەو چەکە قورسانە ببینی وەکو میلانۆ و وەکو کاتیۆشا و هەندێک هەمەر و ئەوانە. ئەمە خۆی بۆ خۆی دامێکی زۆر گەور دامێکی مادی و معنەوی گەورە بوو. هاوپەیمانان تەنها بە چەک و تەقەمەنی هاوکاری پێشمەرگە ناکەن، بەڵکو ڕاهێنان بە هێزەکانی پێشمەرگە دەکەن و هەوڵی یەکخستنەوەی هێزەکان و کۆکردنەوەی لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە دەدەن. وڵا خۆی نەک هاوپەیمانان زەختمان لەکە واقعی عێراق و واقعی ناوچەکە زەختەکە کە ئێمە زیاتر یەک بگرین. تا ئێستا 16 لیوای پێشمەرگە یەک خراونەتەوە کە موچەکانیان لەلایەن ئەمریکاوە دابین دەکرێت و مانگانە نزیکەی 20 میلیۆن دۆلار بۆ موچەکانیان خەرج دەکرێت. ئێمە ئێستا دیواکانمان کە خۆ لە 16 لیوە ئەگرێت و هەموو دیواکانیان تەجیز کردووە بەپێی مەراحل و بەپێی ئەو کەمیەتی کە ئەگاتە دەستیان، یعنی لە ئالیات و لە چەک و لە ئەسلیحە و لە تجهیزاتی عەسکەری و تەنانەت موچەی هێزەکانی پێشمەرگەشی خۆتان ئەزانن هەر لەلایەن هاوپەیمانانەوەیە. هاوکاریەکانی هاوپەیمانان هێزەکانی پێشمەرگەی بوژاندۆتەوە و لە ئێستادا پێشمەرگە بە چەکی پێشکەوتوو و کەرەستەی سەربازی پڕچە کراوە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک. کارکەرێن چێکردنا خواردنێن بلەز ئەنکۆ فاست فود لە ویلایەتە کەلیفۆرنیا لە ئەمریکا گرێڤەکە دەست پێکردن کۆ تێدا نەما دەچن سەرکار وەکو پرۆتەستۆیەکێش بۆ باشترکردنا ڕەوشە کاریوان و هەروها زێدەکردنا موچەیەنوان. ئەف گرێڤ دەدەمەکێ دەتێک و خواردنگەهێن فاست فود ژخوا زەحمەتیان دپەیداکردنا کارکەران دەدبینن. کرێکارانی ڕێستورانە خواردنە خێرا و سەرپێیەکان سکاڵای ئەوە دەکەن زۆر ئیش دەکەن و پارەی کەم وەردەگرن. سکاڵاکانی لەم جۆرە لە کاتی پەتای کۆرۆنادا زیاتر دەبینرێ چونکە زۆرێک لە خەڵک کارەکەیان بەهۆی تەندروستیان شتیترەوە بەجێهێشتووە.
ئێمە کاری زۆر دەکەین و ڕێزمان لێ ناگیرێت هەندێک جار ڕۆژانە 12 کاتژمێر کار دەکەین ئەو شتێک کە شایانمانە بەدەستی ناهێنین خەڵق لە ڕاستیدا گرنگی بە ئێمە نادەن تەنها بی لە گیرفانی خۆیان دەکەنەوە. هەزاران چێشلێنەر و سندوقدارە لە ڕستورانەکانی خواردنە خێراکان لە کالیفۆرنیا کارەکانیان بەجێهێشتووە و داوای باشترکردنی دۆخی کارکردن و پارەی زۆرتر دەکەن ئەوان داوای بەرزکردنەوەی پارەکەیان دەکەن بۆ $15 لە کاتژمێرێکدا و هەروەها داوای بیمەی تەندروستی و لە هەمووی گرنگتر داوای ڕێکخستنی سندیکایەک دەکەن کە بەرگری لە مافەکانیان بکە. ئێمە دەمانەوێت سندیکایەکمان هەبێت ئێمە تووشی کۆڤید دەبین و ئەوان بۆیان گرنگ نییە و پارەمان نادەنێ هیچ شتێکمان لە کارەکانماندا نییە بۆ پاراستنی خۆمان نە دەستکێش هەیە و نە هیچ پاکەرەوەیەک. بەو هۆیەوە کە زۆرینەی کرێکارانی ئەم چێشخانانە لە ترسی کۆڤید دەستیان لە کارەکەیان کێشاوەتەوە هەر بۆیەش ئەوانەی کە ماونەتەوە کارەکەیان قورستر بووە و کڕیارەکانیش لە خاوبوونی کارەکان ناڕازین. کڕیار هەیە دێتە ئێرە زۆر تووڕەیە چۆن کرێکاری پێویستمان نییە هەر بۆیش چێشخانەکە زووتر دادەخین یان تەنها لە چەند ڕۆژێکی دیاریکراودا خواردنگەکەمان کراوەتەوە ئەمەش کڕیارەکانی تووڕە کردووە. ئێمە هەوڵماندا داوا لە کرێکارەکان بکەین کە دەمامک بەکاربێنن بەڵام ئەوان دەڵێن بەکاری ناهێنین و باوەڕمان بە کۆڤید نییە و ئێمە دەڵێن باشە بەڵام تۆ دەبێت لێرە بەکاری بێنیت کەچی دەڵێن ئەوە یاسان نییە و نایکەین دەڵێن باشە ڕاستە یاسانیە بەڵام ئەوە بەشێکە لە سیاسەتی کاری ئێمە ئیتر بەم شێوەیە ئێمە لە شەڕێکی هەر ڕۆژەدا بووین لەگەڵیاندا. کارلۆس مارکز دەشڵێت لە ترسی توشبوون بە کۆرۆنا بێزار و ماندوو بووە وەک چۆن بێزار بووە لەوەی کە بەردەوام بە کڕیارەکان بڵێ دەمامک بەکاربێنن دوای ئەوەی هەندێک ڕێستورانی خواردنە خێرا و ئامادەکان چەند جارێک بەهۆی پێشێلکردنی یاساکانی ڤاکسینەوە غەرامە کران و بە شێوەیەکی کاتی داخراون ئەمەش بووەتە هۆی ناڕەزایی زیاتری کڕیارانی ئەم ڕێستورانتانە کاتێک داوا لە گەڤین نیوزم فەرمانڕەوەی کالیفۆرنیا کرا لەو بارەیەوە ڕایخۆی دەرببڕێ شتێکی تایبەتی لەو بارەیەوە نەگوت و تەنیا بە سادەی باسی ئەوەی کرد کە یاساکان بۆ پاراستنی تەندروستی لە کالیفۆرنیا بە توندی جێبەجێ دەکرێن. من هانی هەموو کەسێک دەدەم کە یاساکانی تەندروستی ناوخۆیی بەجددی وەربگرن و هەروە هانی هەموو کەسێک دەدەم کە پاڵپشتی ئەو بازرگانیانە بکەن کە پشگیری دەوڵەت دەکەن من سوپاسی ئەوانە دەکەم کە بارەگاکەیان لێرێ و ئەوان کۆمپانیایەکی سەر بە کالیفۆرنیان. لە شاری ئەفرین لە باکووری ڕۆژاوای سووریا وەرزی چنینی زەیتون لە ناوەڕاستی مانگی ناوەمبرەوە دەست پێ دەکات. هاوڵاتیانی ئەفرین کە لە ساڵی 2018دا بەهۆی هێرشەکانی دەوڵەتی تورکەوە ئاوارە بوون باس لە وەرز و گرنگی زەیتون لە فەرهەنگ و کەڵتوریاندا دەکەن. دەمساڵە بەرهەفکردنا زەیتونان خودیجیهێکی تایبەتە جەمگەلێ ئەفرینێ لێ ئەڤ مەوسما چارەیە کوپرانی ئاوانجێ محرومن کوکومên çekdariyên bi ser Tirkiye ve berhema mewsimê deste ser dikin lê çend gundên nahiya Şêrewa ku ne li jêr destdanîna Tirkiyeyê ne hûrgiliyên çinîna zeytûnan di nava baxçeyan de carnan tên dîtin Efrîniyên derbider û xwediyên daran bi hevdûra zeytûnan berhev dikin. Zeytûn xweş in em dixwazin warin yanî em ê nekin çi salê xwe were em warin zeytûnê xwe berhev bikin. يعني مش خارة مثلا شوي شدك أنا مرود النن مسخرة بكيف بدار أم تنفذتني خبر بدك أنا مخلص دكان زيت خالد دخن دبن مع صاري لا دخن بركات شخودت شو هات هاورس كنا نصيبنا بهستنا دنگ زرنه پیک یانجی داهول جناوا زویان نتشتکی سیره چمکی او جکفنه شوپی و عادت ورزا برهف کرنا زیتونانه لچیای کرمنج کو کریف جکسن زیتونان دودشینن را آوازان لیددن و جبرکتا برهما هاتیه برهف کرن پارا خود بن ما دچنین کزیتونن کگنما کنیسکن کریفشی ذاتی تنا جم او زونا ک كل شغلنا دارا جرا زرني لدغا دافي لدغا و اوجي هين زدا كيف لمش دبن وزدا او دبن شغلن كيف خاشيا چونا ناو زوين زيتونان لگوندين كل سر تو خوبا دورن لجير كنترولا گروپين چکدار دانه لجم جودکاران نمایه جبر اوتمی دخم و ترساج تو بارانه یانجی دزینا برهمه دانه هر موسمه كده ورقي شاتنبون هيا ام ورن نوف عرضن خو يعني نابيليا كيجوق ضرب ورن قذيفه ورن يعني عشوائي جيتين نوف عرضو نوف مولا
اشتني ام تم قصوات وترسن بس ام زون ضرب تنبا ام دار دكافن مجال وجو غير دكافن ما ام دار دكافن وقدني جك ضرب هابا ام تمود مولدنا لە هەرێما جیای کورمێنج عفرینیان مەوسما بەرهەفکردنا زەیتونان وەکە فەستیڤالێکە خۆزایی پێشوازی دەکردن بەری کۆبەرهەما پرتن ژە 18 ملیۆن دار زەیتون ژە ئالیە سەردەستێن ترک و چەکدارên پێراڤە وەرە دەستە سەرکردن کۆنەها تەنێ بیرواری و ئومیدێکە vegere ji wan re maye Newrûz reşa dengê Amerîka لە پایتەختا تورکیا ئەنقەرێ gelek karkerên demsaliyên Kurd ji bajarên wekû Mêrdîn û Rihayê hene ku li nav zeviyan di dema mûsim de kar dikin. Hinek ji van karkeran jî ji bajarê Kobaniyê ne. Di vê raportê de ew behsa kar û jiyana xwe dikin. Bi giştî li Anatolya Naverast û bi taybet jî li deşta Enqerê karkerên demsalî berhevkirina berhemên herî dawî dikin. Li deşta Enqerê axirîn guleberojk, silk û pîvaz hatin berhevkirin. Karmendên demsalî li ber nêzîkbûna zivistanê karê xwe yê herî dûmahî dikin û pîvazan diçinin, dikin telîsan û didurûn. Alî Kurdî bi xwe xelkê Kobaniyê ew 7 sal berê ji Kobaniyê hatiye û li gel malbata xwe ana li deşta Enqerê di zeviyên pîvazan da kar dike. Nihal vê derê bu 5-6 mehnel virin em pîvaza berê me çapa kir pîvazan em najî ev me pala kir em najî dikine torbana îroca em didurûne durumê me em saet heftên dorê heft û nîv jî darine mal teqrîba 7 sanel virin em ber îşî de riviyan a ji zilmê em riviyan hîro jî 7 sane mehîn Kobanî nediye elvirim bes merî dixwaze here ser heriyê xwe xwedê xwe me 7 sane nediye em ser telefonê hevra şûrê dikin. Li deşta Enqerê piştî çinîna pîvazan dagirtin û durûna telîsan dest pê kir. Pîvazên ku li vir tên berhevkirin hilberîner ewan yekser dibin embara û dûra jî di nav piyasaya hundir da belav dikin. Lê li ber aboriya Tirkiyê ne hilberîner û ne jî karkerên demsalî diniyazin. Karmendê ku ji bajarên Kurdan hatine van daran ew rewşa xwe wiha tînin ziman. Zor wela diçûne mektebê em tiştek tune û dest me da dirmo me tenê em zor mektebê me derxistin em hatine 6-7 mehe virêne em dişixol ne hîn holê û çiza me hîca tiştek ne tê kirîne ne em bihoyê em nikanin bikirin. Em ji Urfayê Sûrûjê hatine xelkê Sûrûjê ne we Kurdin. We pênc me hatine xelas bû û we kete me êşeşa em dikin işte xwe bêyala em va me xelas be em pêncî me de em biçîne mala. Wala wa debar zor bî tişt nekirin wa mazot gisê qat bû we pîvaz pera nake we pere dest me namîniye em dike boş metalar nemala. Em Urfê de hatine vir şixola em çapa me kirî ji sokim bîst rû wergavê êmema em dik me biqedî em mektebê jî heya hefta me xwend wî de ji min terekan sewîş. Karmendên demsalî li deşta Enqerê karên xwe yên herî dawî dikin. Berî meha 12 pirê wan wê vegerin bajarên xwe wek Riha, Amed, Mêrdîn, Dîlok, Samsûr û herwekî din bajaran. Lê bihatina baharê ew ê cardin vegerin deşta Enqerê û Anatolya Naverast. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. شاری ئامەد میوانداری پێشنگایەکی خۆراک دەکات کە خواردنە هەرێمیەکان لە 52 شار لە سەرانسەری تورکیاوە تێدا نماش دەکرێت جگە لە خواردنی نەتەوە و کەمایەتیەکانی تر هەروەها خواردنی جۆرە و جۆری کوردیش تێدا نماش دەکرێت. پێشنگەها خواردنên herêmî li Diyarbekirê didome. Odaya pîşesaziya Diyarbekirê li ser xwarinên herêmî pêşengehek li darxist. Ji heft herêman 52 bajaran bi dehan kes bi xwarinên xwe yên herêmî beşdarê pêşengê bûn. Wekî her carê îsal jî vekirina pêşengê bi birîna penêrê bikeziyê yê Diyarbekirê çêbû. Dikanek penêrfiroş bû pêşengê 53 mîtro penêr çêkiribû.
باژارê mêvan îsal rîze bû şahiye vekirinê bi horonên lazan û govenda Kurdan her wiha bi dengibêjan balkişand. Yek ji bajarê ku dezgah xwe pêşengehê vekiribû wan bû. Navê me Ehmed em wanê hatine hûn xwe jî zanin kahvaltıya wanê deng dane diye dünyayê de rekor şkênadîne Amedê Diyarbakırê fuar hebû em hatine fuara Diyarbakırê tiştê wanê pêxana wanê nivîşkê wanê qeymaxê wanê bigiye heta hingivîne çörekin ondan sonra tandır ekmeği qaysi poxin heme tişme tiştê wanê me îna dineliye tabii fuara Diyarbakır'a bu başlamış bu ama ez tahmin kem pişkeki sakin geçmiş bu ama fuara Diyarbakır'a hacacı yoğun geçmiş bitin. Dezgeha wanê bi cûreyên dewlemend bala mêvanan kişand. Her roj xwendekarên lîse û zanîngehan li pêşengê bi xwarinên xwe dikevin pêşbaziyê jî. Li weşana zindî de cûreyên xwanên jî tên pêşkeşkirin. Li Herîzê de îsal a ku balkişand xwarinên goştî û şîranî bûn. Olur. Dezgehên jinan jî îsal zêde bûn. Pêşenge heta dawiya heftê wê bidome. Xecî Canfarqîn, dengê Amerîka, Diyarbekir. û bi vê yekê jî bînerên hêja em geştin dawiya bernamaya xwe ya roja înî heta carek din bimînin di xêr û xweşiyê de. Bimîne xweş.